ئێمە لە مەورد ئاوە بۆ تاقسەکەم ئاو ئێمە فکر مەکەن ئێمە فقط احتیاج ئامانەست ئەوەڵەن درەختەکان احتیاج بە ئاویان هەست دوومەن مەسەڵەن حەیوانات و ئەم باشترە احتیاجیان بە ئاو هەن ئێوە ئیسراف ئاوەکەن ئاو نامێنێ شاید نەمێنێ ئەی حەیوانەکان لە چی خۆنەوە خۆمان لە چی خۆنەوە یا لە چی خواتەوە درەخت لە چی خواتەوە ئاخر ها پس ئێمە ئێشە ئیسراف ئاو نەکەین چون گوناحمان ئەگەیێ خوایانیش وتیە هەر کەس لە ئاو ئیسرافکە گوناحێک گەورەی بۆ نووسن شاید مەسەڵەن ڕایە مەسەڵەن نەفەرێک لە شوێنێکا بێت لە سەفەرا بێت بێتۆ لەناو ڕێگان چینی بێت ئاو نەبێ حەد مانەو مردی بێتۆ بۆ ئەم شارخۆیە ئەو ئەشی لە شتی ئاوخواتەوە ئەوەشە لە شتی ئاوخواتەوە ئەوەشە شتی بێ ئاوخواتەوە خۆ قەرار نییە ئەگەر ئاو نەبێ ئێمە و حەیواناتەکان و درەختەکان گشتمان ئەمرین پەس ئەشێ قەدر ئاو بزانین